خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین لە سەرەتادا داوای لێبوردنەکەین کە لە کاتی دیاریکراوی خۆماندا ناتینە خزمەتتان. کۆمەڵی قەیرانی جۆرا و جۆر ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە لە دیارترینیان کێشەی خەڵکە و جگەلەوەی پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە ئێستادا وەکو نووسەر و چاودێرانی سیاسی هەڵێن لە خراپترین دۆخی خۆیدایە. و جگەلەوە ناوەناوە گوێمان لەوە ئەبێت کە بەغداد یاخود هەندێک لایەن هەڕەشەی دەست بە سەرداگرتنی بیرەنەوتەکان دەکەن کە هەرێمی کوردستان بەمە ئەتوانێت ئیدارەی خۆی بداتەوە کە ناوی لێنرابوو لەمەوەی ڕابردوودا ئابووری سەر بەخۆ. دۆخی هەرێمی کوردستان پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان کێشەکانی خەڵک لەناو ئەم دۆخە ئاڵۆزاوەی عێراق و هەرێمی کوردستان بەرەو کوێ ئەگەر بێت و ئەو ئاڵۆزیانە بەردەوام بن پەیوەندی هێز و لایەنە سیاسیەکان قوارەی هەرێمی کوردستان و کۆی جارێکی تر دوێنێ لەگەڵ ژمارەیەک لە ڕۆژنامە نووسان باڵیۆزی ئەمریکا لە عێراق وتیەتی کە مەترسی لەسەر قوارەی هەرێم هەیە بەرەو ئەم شەو گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز لەتی فاتح فەرەج نووسەر و ڕۆژنامە نووس. کاگلەتی بەخێر زۆر بەڕێزی زۆر سپاس بۆ بەڕێستان دوای ماوەیەک دیمانەت بەخێر. زۆر سپاس زۆر بەڕێزی. مەشهدەکە لای بەڕێستان چۆنیە مەسەلەن بە تایبەتی لە ناو کێشەکانی یەکێتی و پارتی لە نێوان کێشەکانی هەرێم و بەغدا لە نێوان ئەو ئاڵنگاریانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە. دەبێت پاکێت سەیریکەین. بەڵێ پاکێتی هەرە گرنگ بۆ ئێمە پرسی پێکەوەبوون و پێکەوە کارکردنی هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستانە. گرفتێکی گەورە هەیە کە گرفتەکە توولانیە، زۆر جار ئامانجی چارەسەرکردن تایە زۆر کەمە یان نیەتی چارەسەرکردن نیەتایە. ئەم گرفتە پەیوەندی بە دنیابینی و سیاست سیرکردنی سیاستە بە شێوازی ئەوەی کە پارتی چۆن سیرێکە یەکێتی چۆن سیرێکە مامەڵەکردن لە ناو خۆیانە چۆن ئەیانەوێ ئەم بارودۆخە بگەینە کەنارێک کە تایە من تەمەنامە کرد لە هەرێمی کوردستان ئۆپۆسیۆنێکی کارە بوێر جەربەزە و ئۆپۆسیۆنێکی ئاکاری بە شێوەیەکە وایە کە بیتوانایە ناچاری هێزە سیاسیەکانی ناو دەسەڵات بکە، ناچاری پارتیۆکێتی بکە، لەگەڵێکا تەوا بن، لەگەڵێکا ڕێک بن، حکومڕانیەکی ڕەشید و ڕەشیق و معقول بکەن و ناچاریش بن کە خزمەت بکەن، نەک لە نەبوونی ئەو ئۆپۆسیۆنەیە کە بەداخەوە هەرێمی کوردستان دەمێکە پێوێت لێتەوە. لانی کەم ئێمە لە 2023ەوە ماوەیەک هەندێک دەنگ و سەدای ئۆپۆسیۆن هەبوو، بەڵام ئێستا ئەو ئۆپۆسیۆنە بەو معنایە نییە کە لە شوێنێکە بەمانە بڵێ ستۆپ و خۆشیان ستۆپ لە یەکتر ناکەن. بەداخەوە ئەو نیبرۆ و ئاوازەی بەشێک لە کارکتەرە سیاسیەکان و کارکتەرە باڵین دەسەڵاتدارەکانی جەستەی حکومڕانی و پەرلەمانی یەکێتی و پارتی بەرامبەر بە یەک پێخوێنن نیبرە و ئاوازێکە دوژمنەکان ئاوا بەرامبەر بە یەک پێی ناخوێنن کە ئەم مەترسیەکی زۆر گەورەیە. مەترسیەکە ساڵێک لەمەوە پێش بلاسخارد وتی ئێستا باڵیۆزی ئەمریکای بەڵێ لە پێشتریشە لێرە و لەوێ گوێمان لە قونسڵی فەڕەنسی و گوێمان لە خەڵکی تریش بووە ئەم وەکو ئامۆژگاری وەکوەوە ئەیڵێن بەڵامەوان ناتنە وردەکاریەوە بەس عەرە بەڵێ ئاوەزدار عاقڵ بە ئاماژەیەک تێگە پێویستی بەی نییە، پێویستی بە حکایەت نییە، چونکە ئێمە ئەوە لە 2023ەوە حکایەتەکەین قسە زۆر کراوە هەر لەم کەناڵی ئێوە ڕەنگە من ڕاستە ماوەیەکی زۆرە نهاتوم، بەڵام لەم کەناڵی ئێوە لە دەیان بەرنامەیە ئێمە هەمان ئەم دەردە دڵانەمان کردوێتەوە، مناقەشەیەکی زۆرمان کردووە بۆ لێرین، بۆ ئێمە بەردەوام وەستاوین، بۆ ناتینە مێژووەوە، بۆ ئێمە لەدەرەوە ببرە و دیارمایکەکە کەوتە خوارەوە. من لەگەڵ بەردەوامە بم بە پرسیارەکان گەر کاکە پێشڕە و بتوانین بۆی چارەسەرکەیت. یعنی کاک لەتیف پێم خۆشە من گفتوگۆیەکە ڕاشکاو بین لەمەڕەوەی کە ئەگەر بێت و یان بە دیوێکی تردا ینی زۆر دقیق ئەو پرسیارە بکەم. ئێستا پەیوەندی یەکێتی و پارتی بە دیاریکراوی تەنها دەستبادانەوە کۆی ئەو ڕۆمەکتەبی سیاسی مەکتەبی سیاسیێکی پارتی و توێتی یاخۆت گەیشتۆتە دەستکاندن کوێست عاجز لوتەلا لە یەکتر بوونە لە دەستشکانەوە و دەستبادان خراپترە.
لە دەستشکانەوە و دەستبادانە ئەگەری ئەوە هەیە دەرگایەک بۆ گفتوگۆ بێ بەڵام لە پشتکردنەیەکە خۆ لە پشتکردنەیەکە دەستی یەکتر با نادرێت ئەوەیە و برادرە ئەمڕۆ بۆ دەنگی ئەمریکاوتی ئەوە بەداخەوە کە جۆرێک لە تەڵفیسی و ئەوەشی تیا بوو ئەوە ئاماژەیەکی مەترسیدارە کە ئاوەزی سیاسی لە مەریەمەیە بیڵێ ئەوە ئاوەزە سیاسیە پارتی بەیەکێتی بۆ من مەترح نییە ئەوەی بۆ من گرنگە ئەوەی بۆ من جێیبایەخە ئەوەیە ئەمە ئاوەزدارە سیاسیە ئەوێ چۆن چارەسەریکە نابێ ئاوەزدارە سیاسیەکەش باسی کێشەکان بکە و باسی ئەو بکە لەمپەر لە بەردەممانایە دەبێ ئاوەزدارە سیاسیەکە باسی چارەسەرەکان بکە باسی دەرفەتەکان بکە باسی لابردنی کێشەکان بکە باسی لابردنی لەمپەرەکان بکە ئێستا ئەم دوو هێزە سیاسیە پشتیان لە یەکە سەیرە هێزی سیاسی کوردی لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان ڕووی لە ئەستەنبوڵە ڕووی لە تارانە ڕووی لە بەغایە ڕووی لە شیعەیە ڕووی لە سونەیە ڕووی لە تورکمانە ڕووی لە خۆی نییە ئەمە گرفتێکی گەورەیە کاکە ناکرێت تۆ چارەنووسی خەڵکت بەدەستەوە بێ ژیان و ئەمان و ئاسایش و تەنایی و نانی خەڵکت بەدەستەوە بێ پشتت لە یەک بێ پشت لە یەک بوون خەتەرە زۆر مەترسیدارە لەوە ئەستان پشت لە یەک بوونە ئاوا بڕوە دوو سێ مانگی تر وێرانە بێ وڵاتە وێرانە بێ ینی ئەو مەترسەکە گەیشتۆتەوە ئاستە جدیاتە لەو مەترسیە هەیە کە هەرێک لە ماڵی خۆی بێ هەرێک کویز بێ و هیچ خەتێکی گەرم لە بینانە بێ و لە گەرمەی ململانیە و شەڕی ناوخۆشە لە هەموو دنیا لە ئەڵمانیاکە دیواری بەرلینە بوو کە ڕووخانیان و ژیانیان دەست پێ کردەوە لە بینی ئەو دوو کۆریایە کە یەکیشیان شیر و توی لە دنیا ئاسوێ لە بینی یەمەنەکانە کە ڕۆژە لە بینی تەلەفۆنی گەرم هەیە قسەکردن هەیە گفتوگۆ هەیە نایگەڵن لە کورداوارەیە بگاتە مەریشکە ڕەشە لای ئێمە گرفتێکی گەورە هەیە کە پشتیان کردەیەک ئیتر بەس گویان لە ئاوازە نەیەشێتەکان کاک لەتیف مەسەلە یەکێتیەکان ئەڵێن لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەوەی کە بەردەوام گلەی لە یەکێتیەکان کراوە مەسەلەن چ لە نووسەر و چاودێران چ لە کادرەکانی خۆی چ لە لایەنگرەکانی خۆی بەوەی کە یەکێتی تا ڕادەیەک لە کۆمەڵێک بابەتدا نەرمین وان تۆ بەرامبەر بە پارتی داوایان کردو کە ستۆپێک بەرامبەر بە پارتی دانێ ئەمە قسە یەکێتیەکانە ئێستا کە یەکێتی ئەڵێ من ستۆپێکم بە پارتی کردووە ئەمە بێ لەکوێدا بگەنە خاڵی هاوبەش کە یەکێتی ئەڵێ من نایەمە خوارەوە چکە پارتی زۆر تەجاوزی شەرعەتی من لایەنی حەزبی من ئەوە تا مەسەلەن ئێستا کارگەیشتۆتە ئەوەی کە مەسەلەن باسی گەمارەدانی سلێمانی کردی لەلایەن ینی تیمی حکوومەتی پارتی و بە تەکنیکی ینی ئەمە تاسەن حەق لای یەکێتێ تاسەن حەق لای پارتی ستۆپکردن سیرکە من بۆ خۆم قەناعەتم وایە دەبێ دەسەڵات هەر دەسەڵاتێ بێ کە تەجاوزەکە کە مخالەفاکە کە ژیان نایڵێتەوە کە ئارامی نایڵێتەوە کە تەنایی ناڵێتەوە کە جیاوازی لە بین شارێک و شارێکە کە خەنیە بێ بەوەی کە لە شارێکە لەبەرەوەی خۆی حاکمی مطلقی نییە وێرانی دروست بێ بانک بەتاڵ بێ کێشە دروست بێ ئەمە دەبێ پێی بوتڵی کاکە پێی بڵێ کاکە ناکری ئەمە ئەوە بکەی ناکرێت تۆ ژنایەتی لە بینی شارێک و شارێکە دروستکەی نەیاری بەعز بە هەموو ئیمکانەتی خۆیەوە هەوڵیدا لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی ترەوە نەیاری لە بینی بادینان و سۆرانە دروستکە بزاوی هەبوو بە بادینی ئاسۆی هەبوو بە سۆرانی تەنان لە بینی هێزە سیاسەکانە لە بینی مستەشارەکان و داچەکانی خۆی باسا دروستێ کرد بەڵام نەیتوانی بەسەر کتێبەکەی ئیبراهیم مینباڵدارە زاڵ بێ کە بەداخەوە ئێمە لە ناوماندا لاماندا بۆیە بە باوەڕی من ئێمە دەبێ ستۆپکردن بە ئاوەز بێ بە بەرنامە بێ دەبێ بێنتە پایەوەی کاکە ئەگەر تۆ نیازت هەیە بمخنچێنی ئەگەر تۆ نیاز هەیە بەو ئاوەزە بخنی کە 10 ساڵ لەمە و 12 ساڵ لەمەوە پێشەواڵی سلێمانی وێرانە بێ ئەڵەی بە ڕۆژڕان لە بەردەم دەرکی سەرا سوپای ئێرانی و سوپای ئەمریکی بە یەکادەن ئەڵێ ئەم شارە پڕ بووە لە نازانم ئێرهابی فکری و سیا ئەگەر تۆ ئاوا مامەڵە لەگەڵ منا بکەی دەبێ قەرارێ بین ئایا ئێمە هەمومان کوردین یان کوردنین دەبێ قەرارێ بین ئایا ئێمە لە سەردەمی ئەمارەتەکان ئاژین کە ئێران و تورکیا خاوەنداریەتیان لێکرد یا لە سەردەمێکان کە بەڵێ قسە لەسەر عوسمانی سۆفی یا لە سەردەمێکە ئاژین کە لە دوای بڕیاری 1680 ساڵی 1991 ئێمە دیفاکتۆیەکمانەیە کە دەبێت دەوڵەمەنی کەین دەبێت یانی دەوڵەمەندکردنی
بەوە نابێت تۆ یەکێتی تامیشکەی یا پارتی لەبیرکەی یا پارتی تامیشکەی یا هێزی دەوڵەمەندکردنی بەوا بێ دەبێت زمانی گفتوگۆ زمانی من بڕوا ناکەم لە بینی کورد و کووردا زمانی گفتوگۆ ئەوەندە وێران بوو بێگەر خۆمان نیەتمان نەبێ من باوەڕەکەم یەکێتی و پارتی هەندێک ئەوەی پێڵێن ڕاوێژکاری ناویەکێت پارتی ڕاوێژکاری ئابوووریە سیاسیە نازانم ئەو وایان کردووە دۆخێکیان دروست کردووە دەنگی سەرکردایەتی سەرکردایەتی یەکەمی یەکێتی بە دەنگی سەرکردایەتی یەکەمی پارتی ناگا دەنگی سەرکردایەتی یەکەمی پارتی بە دەنگی سەرکردایەتی یعنی دیوارێک لە بینتانە دیوارێک لە بینیانایە دیوارێکە کە لێرەوە لە دەباشانەوە هەرچی هاوارکەی سەری ڕەش گوێی لێ نابێ لە سەری ڕەشەوە هەرچی هاوارکەی دەباشان گوێی لێ نابێ بۆیە ئەمە گرفتە من وەک پێتم وت من پێم خۆش بوو ئێستا ئەم دوو هێزە سیاسیە دوو هێزی مۆدێرنی ڕادیکاڵی پێشکەوتنی وابوونایە شەڕ و مرملانیان لەسەر خزمەتکردن و ئەو وایە نەک شەڕیان لەسەرەوە بێ کامیان ئەویتر بردن کامیان ئەویتر کەویکەن وەگەوەی ئێستاوە بەڕێوەیە من باوەڕەکەم بەرپرسیارەتی گەورە لەم بارودۆخەیە لە ئاستۆی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و جێگەکانی سەرۆکی هەرێم نییە بەرپرسیارەتی گەورە لە دوای کۆچی دوای مام جەلال و کاک نەوشمیان لە ئاستۆی مەسعود بەرزانیە کاک مەسعود دەبێ بەڕاستی بەهێز ناکرێ هێزێکی سیاسی لە بەندام پەرلەمان لە زیاتیەوەی خەریکی ئیشی پەرلەمانی ببێتە کادری ناوچەیە کادری کۆمیتە ناکرێ مە ناکرێ کاکە ئەوەی کام زمانە دەبێت ڕابگرێ ئەوەی کام دۆخە کە دەبێت ڕابگرێ بە باوەڕی من سەرەتا کاک مەسعودە کاک مەسعود ئەیتوانی لە سەردەمی سەرۆکایەتی هەرێمیشە ئێستش ئەتوانی مادام بارگای بەرزانی کردوێتەوە مادام شوێنێکی و دام و دەستگایەکی و موچەخۆریە و خەڵکی لێ و خەڵک سەردانێکە دەبێ دۆزەرەوەی چارەتوانێت چی ئەتوانێت لەگەڵ مقتەدا سەدەدا بنیشێت ئەتوانێت لەگەڵ حەلبوسی و خەمیس خەنجەر و ئەمانەدا بنیشەکان دێکیان پایەکیان نێشتا ناو بەحسایە بۆ ناتوانێت لەگەڵ یەکێتی و لایەنەکانی تر بۆ ناتوانێت لەگەڵ پاڤێڵ و فڵان و فیساردا بنیشێت ئەمە مەوزوعەکەیە من بڕواکەم هەندێک جار هەندێک خۆمڕم دیارەکەی فازڵ میلانە زۆر بەڕاشکاوی وتی چارەسەری بنەڕەتی لەوەیە نەیود لای سەرۆکی هەرێمە نەیود لای سەرۆکی حکومەتە نەیود دەزانی ئەوەی کۆدی پشت کۆدەکە بکاتەوە کۆدی چاوپێکۆتەکەی دەنگی ئەمریکا فازڵ میلانی زۆر بەڕاشکاوی وتی چارەسەری وتی ئەگەر کاک مەسعود قسە بکاوتی هینی خۆیەتی ئەمە قسە وەنیە بەڵام استفزازیشی بۆ یەکێتەکان تیا بۆ یەکێتەکان ئەزانم استیفزازی تیا بوو بەڵام یەکێتەکان خەتایەنە خەڵکی استیفزازیان پێکاوە ئەز یەکەم یەکێتەکان ناتوانن لە ناو خۆیانە زمانی گفتوگۆ و زمانی دیارێک بدەنەوە کۆنگراکەن دوای کۆنگرە خۆیان دێن یاریەکە تێکەدەن بارودۆخێکە ڕەخسێنن کە یەک ناخوێننەوە چۆنە بێ پەرلەمانێکی حیزبی 124 ئەندامی هەبێت 120 ئەندامی بێت و بەڵام نتوانن یەک کۆدەنگێکیانە بێت بۆ مەسەلەیەک کێشایە ناوێکێتیە کێشەی گەورەیە نازانمیترم ئەمەی کەیسەر ناونراوە دیداری یەکێتیوانە تا چەند چارەسەرێکا تا چەند یەکێتی ئەگەڕێتەوە بۆ بیرکردنەوە بۆ ئاوەز و بۆ بەرنامە و بۆ پەیرۆگرام و بۆ خاوەنددارێتی و بۆ سۆسیال دیموکرات چونکە ئێستا یەکێتی نە خاوەن بەرنامەیە نە خاوەن بیرکردنەوەی نە خاوەن سۆسیال دیموکراتە باشە یەکێتی ئەم زەمینەی ڕەخسانەوە کە کاک فازڵ یا کاکێکی تری استیفزازی بکە ئەگەر تۆ بینەکان چارەسەرکرد ناوخۆتە کێشەکان چارەسەرکەی بارودۆخێک بڕەخسێنی کە خەڵک حەسوودیت پێ بە ئیستیفزازت ناکە تۆ درزوکەلێنت هەیە ماڵەکەی تۆ درزوکەلێن بۆیە بە باوڕی من دەبێت یەکێتی دارێ ماڵەکەی خۆی چاکاتەوە دەبێ نوێنەری یەکێتی ناو حکومەتان نوێنەرایەتی یەکێتی و نایەتی میلەتەکە و نوێنەتی ئەم ناوچەیە بکە و دەبێ دەستیکراوە بێ دەبێ مزایقە نەکرێت لەلایەن کادرەکانەوە دەبێت نوێنەری لە بەغا نوێنەرایەتێکی ئەوە بێ باڵێن باش و تەندروست و ئەوە بێ بۆی بەناچاریەوە من سەیرم پێ دێت کاکە تۆ چۆن نەکرێ بارودۆخی یەکێتی و پارتی بگەینتە دۆخێک بڵێ نابێ فڵان کەس سەر و کۆمار بێ نابێ خۆی لەسەرەوە پرسیان ئەو پاکێجەی کە یەکێتی و پارتی پێی چوونەتە بەغدا لە دوای مانجی ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە لە دوای انتیخاباتەکانەوە پاکێجێکی سەرکەوتوو بە یان ڕێگایکی سەرکەوتوو بە یاخود بەشدار بوون لە وەکوی ئەوترێکە لە کردکردنی ماڵی شیعیان لە دروستکردنی لەمپەر و گرفت جارێ یەک وەرەقەیەکیان نییە پارتیوێکی تیان وێرە بەغا 2023 نیان بوو بەڵام 2023 مام جەلالە بوو کاک مەسعودە بوو کاکەلێک خەڵکانێکە بوون خۆیان ئەیان توانی ینی سیاسەکانی عەرەب و شیعە و سوننە شەرمیان لیانە کرد کاک نەوشیروانە بوو کاک کوڵانە بوو 2023 نیان بوو 2010 نیان بوو 2014 نیان بوو 2018 نیان بوو ئێستش نیانە لە هیچ بەرنامەیەکی کوردی نییە هیچ وەرەقەیەکی کوردی نییە کورد چی ئەوێ کورد ئەسڵان ئەوەی داوای کردو لە 2023 و 2010 ساڵەکانی دواتر 2005 دوای ڕژاردنوانە ئەوەی داوای کردوی وازی لێناوە وازی لە مادەی 140 وازی لە پرسیکەر کوکێنە
وازی سێرە مەکەم ڕۆژنامە نووسێک نووسەرێک بەدبەختێکی سیاسی کادیرێکی یەکێتی لە مەڵبەندیا لە کۆمیتە لە کەرکووک وتارێکە نووسیا دڵێکەوەە بەڵام پرۆژەی یەکێتی و پارتی پرۆژەی هاوبەشی کوردی بۆ مادەی چرکوا گەیشتێکوە یخۆ مادەی دوای لە سیوێکی 2007 بەجێ بکرایە ماوەیەکماندایە دەمیەوە دوای ماوەکەی بۆیە ئێستا ئەوەی کە ئەگوزارێ مەسەلەن پارتی دیموکرات کوردستان و زەناوت فەرموو لەگەڵ حەلبوسی و خەنجەر و سەدرا باسی ئەغلبەی نیشتیمانیەکە لەولاوە پێشەوەی شەقی شیعیان کرد بێ شیعیان دابش کرد بێ پێشەوەی دەنگی شیعیان لە یەک دروستێتەوە بۆ نمونە سەدر و مالیک و فڵانستانیان دابڕابیلک خۆیان دابڕیە کوردیان ئەم دابڕانەی کە ئێستا کە کوردی دابش کردو لە بینی شیع و لە بینی هێزە سیاسیەکانی عێراقا ئەمە پێشەوەی دابشکردنی شیع بێ یا سونە دابشکردنی کوردخۆیەتی ئەمە لێکەوتەکەی چیە بێ لێکەوتەکەی ئەوەیە کە هەیە کە خەڵک پێمانەڵێ هەرێمەکەشتان لە هەرێمێک کە بە بڕیاری 16 هەرێمێک کە لە نزیک کۆڕەوە هەرێمێک کە لە نزیک ئەستەمکاری بەعسا دروست بووە پێڵێ لە قەیرانیان نەگەڵێ لە قەیرانیە ئەڵێ مەترسی لەسەر تورکیا بارەزوی خۆی دێ ئەوە تا ئەمڕۆ قەتڕامی کردووە شەڕێکی گەورە لە برادۆست بۆ شەهیدی زۆر هەیە بارەزوی خۆی دێ بارەگای تازەدانا کونجوکە لە بەرێ وڵاتە داگیرەکات ئێران بردومانەکە عێراق هەڕەشەی گەورەکە دادگای ئیتحادی دادگای فیدرالی بەردەوام ماوەیەکە دەمی دەنوچی لەسەر هەرێمی کوردستانە تۆش لەبەرەوەی کە ناو خۆتە نازانی نەوت چۆنە فرۆشتێ بەکیە فرۆشتێ چی عەرابەکەیەتی چێ دەجاڵەکەیەتی پارەکەی بۆ کێیە یاری بە چارنووسی خەڵکەکەکەی پێت خۆشە لە بەردەم بانقەکانی سلێمانیە خەڵک بمرێ بۆی بڵێ لە میدیا بڵێەوە مرد پێت خۆشە خەڵک مزارە بکە بڵێەوە مزارەیە پێت خۆشە قفڵ لە دەرگای زانکۆ بدرێ لە دنیاە نابێت خەڵک پێی خۆش بێت زانکۆکانی قفڵی لێ بدرێ ئەمە لای تۆ چی ئەگەێنی کارەساتە لای لە کارەسات قورسترە کامە بە کاکەەوە من نایڵێم ئەوە تا هاوڕەکانمان دۆستەکانمانوانەیە کە خەمیەمیان بوو ئەوانەی کە کاتی خۆی شەڕی دەرکردنی بڕیاری 16 کرد لە مەجلیسیە من ئەوان ئەڵێن کاکەیەوە لە بەردەم مەترسیەکی گەورەیان ئێمە من و تۆ نایڵێن کاکە ئەمە من بەڕاستی پێت بڵێم چارەسەرەکە یەک شتە یەک بەیانی درێنە بەڵێ دەبێ لە ڕێگەی عاقڵمەندەکانی دەرەوەی یەکێتی پارتیە ناو عاقڵمەندەکانی یەکێتیشە هی پارتیشە دەبێ وەرەقەیەک بنووسن زۆر کورت و پخوت بێ یەکێتی و پارتی لە یەک چیانەوێ و لە خەڵک چیانەوێ و لە عێراق چیانەوێ کورت بە چوار دێر یەکێتی و پارتی قەدەر ئێمە وای سێ یەکێتی و پارتی خاوەنی من کاکە چی بکەین یانی من حەزمە کردی ئێستاوانە بووایە بەڕاستی باوەقعی بەخوای حەزمە کردوانە بووایە خۆ من لە کەناڵێکی یەکێتیەوە قسەکەم بەڵام بەدێنم حەزمە کردوانە بووایە حەزمە کرد خاوەنێکی ڕەشیقی معقولی شیاومانە وایە کە بیزانایە چۆن مامەڵی سیاسی بکە ئەمە بۆ هەردوو لە هەوایە ها من وەست بۆیە یەکێتی و پارتی بەیانی دەبێت زۆر بە کورتی لە بینی کەسی یەکەمی یەکێتی پارتیە ئێمە چیمانەوێت لە بەغا چیمانەوێت لە خۆمان ئەمانوێت چی چیمان بوویستە مەسەلەن بەڕستۆکە کە لە بواری ئەنفال و نەهامەتی و قوربەسەریە میلەتە زۆر کارت کردو مەسەلەن بەئستنتاجی ئەو ئەبوو بچیمان بوویستە لەو ئەگەر من ئاوەز کەسێک مایە کە عاقڵمەندێکی یەکێتی پارتی گوێی لێ بگرتمە وەلانی کەم کاک مەسعود و کاک بافێڵ گوێیان لێم گرتیاوە بە قسەمیان کردە کە کاڵم کاک بافێڵ ڕەنگە من ئیشکالم لەو یەک سەرۆکیەوانەی شابێ نامێ بچمە وردەکاریەوە دەبایە چونکە ئەو کۆنگرە هەڵنەوەشاوەتەوە تا ئێستەکان دێشت دەبایە ئەگەر گوێیان لێم بگرتیا پیان مەوت ئەمود ئێوە لە ڕێگەی نەوتەوە ناتنە مێژووە لە ڕێگەی گۆڕە بە کۆمەڵەکانەوەتنە مێژووە لەبەرەوەی باسییان فالت کرد لە ڕێگەی ئەنفالەوە ماتینە مێژووە جوولەکە لە ڕێگەی هۆلۆکۆستەوە تۆ مێژووە جوولەکە لە هەشتەکانەوە شەڕی کرد بۆی بێتە خاوەنی بێتەوە خاوەنی تیودۆر هێرتزل شەڕی دنیای کرد بەڵام لە ڕێگەی هۆلۆکۆستەوە کە نازیەکان پیان کرد ئەرمەن لە ڕێگەی قەتڵوامی ئەرمەنەوە تۆتە مێژووە ئێمە نەوتە فرۆشین پارەکەی دیار نێمانەیە بە هەڕاجیکەین دەوڵەتی توورگەی داتە چەک و چۆڵ و بەسەر خۆمان ئاساغەکاتەوە ئێمە چین لەسەر نەخشە ئەسڵن ئێمە چین لەسەر نەخشە ئێمە لە مێژووانین کاکە خۆ من تەمەنامەکرد لە مێژووا بینایە کاک لەتیف ئێستا بۆ نمونە ناونەوە لە دوای بڕیارەکەی دادگای فێدراڵیەوە مەسەلەن باسیەوە کرێت کە بەهێز پەلاماری بیرەنەوتەکانە درێ و ینی سەیرەکەی خەڵک پێی خۆشە مەسەڵەن ڕیاکشنی پێکەنی ئەمە کارە دەستخۆشی لە ئەوە چی ئەمەی دروست کرد تۆ سیرکە تۆ کە لە شەڕی ناوخۆیە دیلی یەکترە کوژن
کە لە شەڕی ناوخۆی ئەو گەنجە جوانانە بە کوشتەدەن لەسەر تەپۆڵکەی زیارەت و فڵان و فیسار ئەو هەموو گەنجا سووتێنن کە دەستی دوژمنە گرنە یەنەوە بۆ نێو ماڵەکە کە پەرلەمانەکەی خۆت دەبابایتە نایەوە کە فەرموو لە جێشی تورکیەکەی لە دۆڵی بالیسان لە بالیسانی شەیدان سیرکە لە بالیسانی کیمێباران فەرموو لە دوژمن تاری تورکیەکەی نایارەکەت بۆمبارانکە کە ئێران یەک پەلەماتەدا کە تۆ دابەشەبی بەسەر ئەو بارودۆخەیەکەی سەرخسا و هێزت نایارەکانمان پیان خۆشە تۆ تەوێت گەنجەکانی ئێمە کاکە من چەند ساڵ تەلەبەیەکی جامیعەموت ئەنفال لای تۆ چیەگەنی وتی ئەو کێشەی من نییە من ژیانمەوێ من تەناهی ئاسایشمەوێ من نانمەوێ منەمەوێ باوکو موچەکەی لە کاتی خوارد ئەزانی ئەمە کارەساتی گەورە ئەمەیە کە خەڵک واز لە پێش وایە لە هێزولانە سیاسیەکانی بەغدا ئەوانە بخوێنەوە ئەو نیەتی خەڵکیان ئەو ناڕزاتی بخوێنەوە بۆیە پەلاماریش مەسەلەن بگاتە پەلاماریش بۆ مەسەلەی نەوتەکانمان ئەگەر بیرت بێ لە سەردەمی حکومڕانی سەرۆگۆزینانی مالیکیەوە بەڵێ تا ئێستا بە درێژای ئەو ماوەیە شیعە گوستونەش یاری لەسەر ئەو ئاوەزەی یا لەسەر ئەو گلەی و گازندانی خەڵکەکەن یاری لەسەرەکەن ئیشی لەسەرەکەن و هەوڵەدەن بەردەوام زیادکە ئێستا ها دۆخی و تۆ وتت کەکە لە هەولێر زۆر جارڵین لە هەولێرە دەنگی ناڕزایەتی کەمە و خەڵک ئەوە کراوە و خەڵک ئەگیرێ و خەڵک بەنات لەسەر کۆمنت سزای 2 ساڵەوە درێ بەڵام لە هەولێرە ئێستا خەڵک پێی خۆشە خورمەڵە منتەقە تۆ پێت خۆش بێ خورمەڵە بگیرێ پێت خۆشە بەیان پێت خۆش بە بەیانی سوپای عێراقی بێتە کۆرومۆر کە هێشتا بۆنی ئەنفالی لێدێ هێشتا لە کوپروستی ئەنفالەکانی کۆرومۆر نەگەڕاوەتەوە هێشتا لە کون و ئەشکەوت و شوێنەکانی کونەکەمتیار و دۆری کۆرومۆرە بگەڕێت جلوبەرگی 1970 دۆزیتەوە منتەقە خەڵک گەنجێک پێی خۆش بیبێن بۆ پێی خۆشە گیرفانی خاڵیە دەسەڵات نەیتوانی بنیاتی بنیە دەسەڵات نەیتوانی پێی بڵێ من ئەتوانم پارێزگاری لێ بکەم ئەتوانم بجێنم ئەتوانم خەونەکانت بێنمەدی نایەنێ کاکە نایەنێ ئومێدیان کوشت ئەزانی ئومێد کوشتن زۆر مەترسیدارە ئومێد بکوژی ئەوەی کە نەیاری تۆیە کە ئومێدی یارەکەت کوشت دەستی نایەنەوەی خۆت بەغا ئەمە شەکات ئەمە ئەکا ئەگەر بۆت بێت و ئەگەر بەغا تا ئێستا من بڕاکەم ئەتوانە تەحملێکی زۆری هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە ڕەنگە ئەم دەست کێشانە و دەشکانە و ناویتی لێنی لە ڕێی دادگای فیدراڵی و لە ڕێی قانونەوە ڕەنگە بێ 4 ساڵ درێژی پێ بکەش هیچ کێشەی نییە قسەیەکی کوردی هەیە لە حکومت کەرێشک بە عارەبا ناگرێت ئەزانی ئەو کێشەی نییە ئەو بۆ خۆی کەرێشک با هەر ڕاکە باهرنەوت یعنی ئەو ئاوات کەمە زۆر مەترسیدارازانی چەند بەغا بێ منەتە لە ئێمە چەند بەغا لە 2003 و 2004 و 2005 تەشەبوسی بە ئێمە کرد چۆن بین ئێستا چەند بەغا بێ منەتە لە ئێمە بۆ بێمنێتە لە بەرەوەی قەبارەمانی زانی ململانێمان زانی ناکەی زۆر لۆکاڵی بیرەکەینەوە مەسەلە لە مەسەلەی پرسی حزبی و نیشتیمانیشە مەسەلەن شارمان ئێوامان من پێتم بود ئەزێکم ئەزانی یەکێ لە مشکلەکانی ئەم هێزە سیاسیانەی کورد چییە من وتم پرۆژەیان نییە بۆی لەگەڵ بەغایە قسە بکەن پرۆژەشیان نیە بۆی لەگەڵ خۆیان قسە بکەن پرۆژەشیان نیە بۆی لەگەڵ میلەتا قسە بکەن من نازانم ئێستاکە من نازانم مەسرور بەرزانی لەکوێوە گوێی لە دەنگی خەڵک ئەگەر لە ڕێگەی حالەکەی دەوروبەرێتی قەت گوێی لە دەنگی خەڵک نابێت گوێی لە دەنگی کادریەکانی پارتیش نابێت گوێی لێ نابێت چونکە ئەوان نایگەێنن نازانم کاک قوباد یا کاکێکی تریار کاکێک لە کاکانە کاک مەسعود کاک مەسرور کاک نییە کاک نازانم ئەمە لە ڕێگەی چیەوە گویان نازانن لە شعب چییە گوزەریە نازانن لە دادەی مەولەوی چییە گوزەریە نازانن لە گەڕێکی گوڵۆستا و لە چەمچماڵ چییە گوزەریە لە کەلار چییە گوزەریە لە کفری چییە گوزەریە لە خانەقین چییە گوزەریە لە ئاکرێت چییە گوزەریە لە ئامێدی چییە گوزەریە ئەوان کوا نازانن یان نانەوێ ئەوەی پێیانەگەینە زۆر خراپ پیانەگەنی ئەوەی پیانەگەنی زانی ئەستا ڕۆژە من چەندمێنەیەکم بینیەوە لەگەڵ جێگری سەرۆکی حکوومەت دانیشبوون تەواوی ئەو ڕخنەوە ئەو دەنگانەتان پێگەیانەوەی هەردوو لە زۆر بەڕوونی قسەمان کرد هەرچەنە بەداخەوە وای لێ هاتۆ ئێستا بوارێک نەماوەتەوە خەڵک ڕسمەکەی بینی بۆی زانی ئێمە توینە بۆ چەشەبوس و گۆرانی وتن و دانیشتن لەگەڵ یان هەندێک پیرۆزبای خواردنی لێمان کردو هەردوو لا زۆر بە ڕاشکاوی و ئەویش زۆر ڕاشکاوانە قسەی کرد و پێشمان وتمان چونکە خەڵکی جیاجیا بووین نوێنەری بە نوێنەری لاینی سیاسیا بوو نوێنەری کۆمەڵیتیا بوو کە وەک میدیای ژات بوو نوێنەری شوعیتیا بوو نوێنەری مەکتەبی سیاسی خۆ نابێت خۆ تۆ هاتی تێرە نابێت بێچێتی
ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵ هی حزبی شوعی ئەندامی پەرلەمانی گۆڕانی تیا بوو، ئەندامی پەرلەمانی گۆڕانی پێشتری تیا بوو، ئەندامی سەرکردایەتی و مەکتەب سیاسی یەکگرتووی تیا بوو کە تا ئێستاش دەربەداری یەکگرتوونە و لە هەڵبژاردننی پێشووی ناو کۆنگرەی یەکگرتووە خۆی برات بۆ ئەمینداری یەکگرتوو بۆ خەڵکەکان جیاوازن ڕۆژنامەنووسیشی ئەوەی ناوێت هەمووی ئەوەی لە شەعب و لە سەهۆڵەکە و لەوانە ئەگوزارێ پێتان وت هەمووانمان باس کرد باسی تەمان خۆشی ئاگای لە زۆرشت بوو خۆشی بەقەد ئێمە خۆی مشکلەیە زانی مشکلێمە چییە؟ مشکلەیە ماوەیە مەسەن کاتی لەگەڵ کاک نێچیروان قساکەی بەقەد ئێمە بەهاناتی هەیە ئەی قوڕ بەسەر کورد لەگەڵ کاک قوباد دانیشتوان بابەمەوە بەقەد من ئازاری هەیە قسەیەکی کوردی نەخۆش کە دەچێتە سەر وەیس ئەی وەیس خۆی نەخۆش کەوت چی بکە؟ ئەزانی مشکلەی گەورەیە من سەرۆکی حکومەتەکەم دەگری سەرۆکی حکومەتەکەم سەرۆکی حیزبەت دەسەڵاتدارەکانی ناو حکومەت لە زیاتی چارەسەری ئازارەکانی من و تۆ میلەت بکەن وەک من و تۆ بەدەست ئازارەکانی میلەتەوە بناڵێنن وانیشانی دەن من ئەو پیاوە ڕاشکاو قسەی کرد ئێمەش زۆر ڕون و ڕوان قسەمان لەگەڵا کرد ڕەنگە قسەکان ئەوەندە تون و تیژ و ئەوەندە ڕەوانیش ببێتن ڕەنگە ڕووی بڵاوکردنەوەشیان نێت بەڕاستی با پێ بڵێ حقی ئەوە حق ڕەنگە هەر دەستگا ئەو دەستگایی کە داوەتمانی کرد بۆ ڕێکخست بوو ڕەنگە نەیەوێ هەمووی بڵاو کاتەوە بەڵام ئەوەندە تون قسەکرا هەمووی قسەی ئەمە باش نییە ئەمە دەرگا ناکاتەوە بۆ شتی ئەمە جاری یەکەم نییە ئێمە جاری تری لەگەڵ کاک مەسعودیش دانیشتوونە زۆر تون قسەمان کردو کۆمەڵی برادری زۆر لەگەڵ مامدەلار دانیشتوونە بەڵام کە مەسەلەن جارێک دوان دانیشتی دەرگا لێ داخەنی ترێڵێن کاک ئەمانە دیارە ئەمە هالەکە ئەوەی باسم کرد بوو ئەو هەلەیە کە نایەوێت دەنگی تۆ بگا نایە دەنگی میلەت بگا نایەوێت ئێستا دەبێ ئەم بەرنامەی تۆ سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت بەدیار دانیشت لە تیپ قساکانەکە کەیف خۆیتی یەکێتی قسە بکە دەبێ بەدیار دانیشتن گوێ بگرن بزانم چییە دەبێ بەدیار بەرنامەیەکی ڕووداوە دابنیشن دەبێ بەرنامەیەکی کوردستانەوە گەلی کوردستانەوە دابنیشن بزان چونکە ئەگەر هەر ناشیانەوێ بچنە شەعب و مەچکۆ ئەگەر ناشیانەوێ بچنە شێخ ئەڵڵا و دارەستاوەکە بابە دیار خەڵکە کاک لەتیف قسەیەکی ئێستا بەسەلەن وڵێ ئەوەی لە بەغدا لەگەڵ هەرێمی کوردستانیەکە لە دەست بادان لە مەسەلەی اقتصادی لە یاریکردن بە هەندێک جومگەی اقتصادی ئێستا هەولێر بەرامبەر بە هەولێر وەکو شارنا هەڵبەتە وەکو دەسەڵاتی سیاسی بەشێک لە حکوومەت لەگەڵ سلێمانی ئەکا بەوکو چاودێرە وەکو نووسەرێک ئەوە ئەبینی مەسەلەن من لە ڕێک نەک لە وەکو حکومڕان پەرلەمانتارەکان هەندێک جارە و تەعامولاکەن پەرلەمانتاری پارتی پێی خۆش ئەم دۆخت مەسەلەن ئێستا بابە وا دابرین زۆنی سلێمانی هەمومان با بڵین 30 میلیارد 20 میلیارد کورتێنانیە ئەزیە بەرپرسیارەتی ئەخلاقی لە حکومەتی کوردی حکومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەم بەبێەوەی ئەمە بکەوێتە سەریعلام بەبێەوەی کەس بیزانێ ئەمە پڕکاتەوە نێڵێ چونکە نێڵێ خانە نشینێک لە بەردەرگا بمرێ من بڕواکەم ڕۆژگارێک بۆ ڕەنگە پارە لە سلێمانیەوە چوو بێ بۆ لە بانکەکانی هین هەولێر کورتێنانیان بۆ پارە لێرەوە ڕۆشتەوە بۆ کەسیش باسی نەکردو لەبەرەوەی ئەوم بەرپرسیارەتی ئەخلاقیە من ئێستا بەو پەرلەمانتارانەی کە ئەو شەڕە دەنوکاکەن با بڕۆن تەحقیقکەن بزانین شتیواری داوای ڕوونەداوە لە مێژووە لە 2023 بۆ بڕۆ ڕەنگە دەیان جار لێرەوە پارە برابێ بۆی کورتێنان دروست نەبێت لەولێر پارە برابێ و بۆشایەکانی پێپڕکرابێتەوە ئەمە ئەخلاقە ئەمە ئەخلاقی حکومڕانیە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هەر چێ بێ سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دوو زۆن نییە دوو ئیدارە نییە جارێ ئێستا ئیش بۆ واکەن بێتە دوو ئیدارە ئەیانەوێت بە تەواوەتی بیکەن هەندێک جا دوو ئیدارەیش عینەن دوو ئەمارەتیە ها بۆ معلوماتێت ئەو کاتە ڕەنگە زیاتر پێی خۆش بێ ئەمارەتی زەرد ئەمارەتی سەوس بە چۆکا بێت نازانێ ئەگەر ئەمارەتی سەوس بە چۆکا بێ ئەگەر تووشی کێشە بێ ئەمارەتی زەرجی سەرپای خۆی ناوەستێ چونکە قەدەری نەتەوەکە بە یەکەوەیە قەدەری هاوڵاتێکی دۆکی هەولێری سلێمانی بە یەکەوەیە ئەلێرە هاوڵاتێکی سلێمانی بکەوێ معنایەوە نیە هاوڵاتێکی دۆکی هەولێری سەرکەوتووە بن و معنایشەوە نییە حکومەت لێرە شکست بێنێ حکومەت لە سلێمان لە دۆکە هەولێر سەرکەوتووە بێ بەڕاستی باواقعی بین ئەمەی ئێستا ئەکرێ هەندێک جار دوژمن لەگەڵ ئەمانەی کردو
نەیکردو نا پێ توای بەختا بۆ توندیە لەگەڵ هەرێمی کردبێ مەسەلەن بجە بڕاوە ناوەتەوە ئەوە تا ئێستا 200 ملیارەکانی لێ کە هەم حکومەتی عێراقی هەم خەڵکێکی زۆر لەوێ وەزارەتەکان لەژێر فشارێکی زۆران و پەرلەمانتاری متەشەدیدەیە قسا کاڵەوە نابێ بنێرێ ئەوە نەوت و غازە فرۆشێ واکە هێشتا ئەینێرێ هەرەی نێرێ کاوە بەنسبەت ئێمە کە جینۆسایت کراون کە ناودرانی زۆر کەم بەڵام ئاکاری خاوەنداریەتی بەڕبەڕاستی باواقعبین ئاکاری خاوەنداریەتی کایە خۆ من حەزمە کرد ملیارێ بدێرێ حەزمە کرد کاتی خۆی کە مالکی وتی وەرن نەوت مەفرۆشتەکە من دەگەڵەوەیانی من بڵام وایە نەوت خۆزگە نەوتی کوردستان بفراشرایە بەڵام لە فرۆشتنەکەی نرخی لە نرخی عێراق و کوێیتوانەدا نزمتر نەبووە بەرزتر بواە بەڵام فرۆشتنەکەی شەفا بواە قاچاقچی نەوت و مافیای نەوت نیان فرۆشتایە خۆزگە نەوتی کوردستان بفرۆشتایە و پارەکەی بگەڕێتەوە باقی کوردستان نەک لە لوبنان و لە تورکیا و لە کوێ کەس نەزانێت چۆن ئێستا کە هەندێک هەوڵدراوە لە هالک بانک و لە فڵان لە فسەر نەماوە خۆزگە نەوتی کوردستان بفرۆشتایە و هەمومانیەک بە داتا لەم کەناڵەی تۆوە هەموو ڕۆژێک بووتە هەمومانیەکیش داتای ڕسمی وەزارەت بڵاوکرایەتەوە کە ڕۆژی ئەوەمان فرۆشتەوە ئەو پارەکەی خۆزگامیان بکردایە ئەو کاتە ئێمە نییە ئێمە ئەچون لە بەردەم خورمەڵەیە ئەوەستاین ئەچون لە بەردەم بای حەسەن ئاوەستاین ئەمانە جێشی حکومەتی عێراقی لە 1920ەوە تۆ نەوتی ئێمە خۆیت و ئەیدەیتە چەکوچۆڵ و ئێمە پێکوژی ئێمە نایڵینیتەوە وەکوون و سەرۆک و ڕۆژنامەنووس خەڵکی جای کرد خەڵگەی کرد نەبووە کاک من دنیای داکۆشیم لێ من قوربانیم داوە بۆم وڵاتە من باوکم قوربانی داوە برام قوربانی دا من باوکم هەموو پێشمەرگە بۆ برام شەیدا بۆ هەموو هێزەکانیش بۆ یەکێتیش بۆ پارتیژم یعنی من هیچ شمیان وەرنەگرتەوە بۆ معلوماتێت زۆردا لە حەقی خۆشم خۆش بوومە لە حەقی خۆم وەکو حەق حەزەکەم بزانی من لەسەر وتن و قسەکردن لە 2009 فەسڵ کراوم هەر فەسڵ کراوم لە حکومەت بەڵام بێدەنگ نەبوومە ئەنجامە منیکەم چونکە بەڕاستی من ئیسماعیل بێشکچارە بیر لە هەندێ مەسەلاکەمەوە ئەم بیرکردنەوەوانە هەست ناکەی بە تەواوەتی کاڵیان کردەوە خەریکن نەکاڵیان بەتی لە ناو گەنجی خەریکن نەکاڵیان کردەوە خەریکن نەکاڵیان تۆ ئەگەر بچیتە زانکۆی چەرمە و لە چەمچەماڵ ئەتوانی قەناعەت بە چەند خوێنکاری قۆناغی یەک و قۆناغی دووبێنی لەوەی کە بڵێ ئەم زانکۆی چەرمەوە ئەمە بەرهەمی قوربانیدان و فرمێسک و ئازار و نەهامەتی شۆشەکەڵ و کێشەکە و عسکەر و دەوروبەرێتی من ماوەیەک لەمە و پێش بۆی دکتۆرێکی هاوڕێم لە وتارەکە عاجز بوو بۆی لێرەشەوە گوێی لێبێ ماوەیەک لەمە پێش من وتارێکم لەسەر سلێمانی نووسی کۆتایەکەی ڕستەی هاوڕێیەک بوو گەنجێکی خوێنکار بوو وتی بۆ من کێشەنێ سلێمانی و هەولێر و دووە گوێرانە بنیا وێران نابن منەمەوێ پێڵاوەکانیشم لێرە بەجێ بێڵم بڕۆم وڵاتە بەجێ بڵ ئەمە چی وای لێ کرد کاکە ئەمە ئەزمموی باسی نەدیەوە کاکە موالیدینەوە توێکە موالیدینەوە تۆشتە موالیدی 2000 باش ئەگەر سبینێ دەست پێشخەریەکە بێ لەلایەن هێزە سیاسیەکانەوە ئەو دەست پێشخەریە بێ لەسەر چ ئەساسێک بێ وە چۆنی بێت بۆی بتواندرێت ئەم بەشێک لەم خواریانە ڕاستکاتەوەی کە بەڕێز باسی وەڵام من دەست پێشخەری لەوانەوە نا بەڵام من تەمەناکەم یەک ڕۆژ گروپێکی 5-6 کەسی لە خەڵکانی عاقڵمەندی دەرەوە یەکێتی پارتی لە بەتەمەنەکان لەوانەی ئەزمونیانەیە لە شێخ محەممەد شاکەری بگرێت تا کاتە محمود عوسمان 5 کەس 6 کەس لەم سەر بۆ سەری کوردستان لە بادینانی و سۆرانی و هەولێری و سلێمانی و دۆچی بچن لە دەرگا ئاسنینەکەی ماڵی مەسعود بەرزانی لە کە بارگای بەرزانیە و لە دەرگا ئاسنینەکەی ماڵی پاڤڵ تاڵبانی کە ئێستاکە هاوەکەی لە خۆی کردوێتەوە یا هاوەکە لە میدیای لێی کراوەتەوە بچن لە دەرگاکانیان بدەن بڵێن وەرن چیتان میلەت چیتتان بۆ بکە باش پێت وایە ئەم ناڕزایەتێک تەنها لە سلێمانی هەیە یان لە هەولێر و دۆچیش خەڵک نیگەرانەوە گەنج بە تایبەتی خەڵک لەسەر کۆمەندەگیری و 2 ساڵ حکومەتیە خەڵک چۆن نیگەران نییە کاکە من ڕۆژ نییە لەگەڵ کەوادیری پارتیا مناقەشە و گفتوگۆ نەکەین لەسەرم دەردەدڵە برۆژ نییە بەڵام ئەو نەبوونی
قسەکردن و ئەو بارودۆخەی کە زاڵ بۆ بەسەر کەشی سیاسیان لەوێ ڕەنگەیان جێجارین بێت چونکە ئێمە زانین لە گەرمەی هەڵبژاردنە خەڵک کوژراوە، خەڵک تەقەی لێکراوە، خەڵک عەدم کراوە، ماڵ و سەروەتی عەدم کراوە، هەڕەشەی لێکراوە، خەڵک ئەم شەو قسەی کردو بەیانی وتیان پێیان سەلمانۆ کە دەبێت ڕادیۆ بێ یەک و دویش نییە ڕەنگە بەیانی ڕۆژەوە بێ بە من و تۆش بڵێن دەبکا کە ڕادیۆ بوو دەبێ بڵین ڕادیۆ بوو ئەنەوەی شەڵات تەلەڤیزیۆنە ناشیکێت چونکە پێویستمان بۆ نیە بڵین ڕادیۆ بوو بۆیە بە باوەڕی من ناڕەزایەتی لە هەولێر و دۆک زۆرترە کاکە لە شیلاتزێ گەنجەکان چوونە سەر دەبابەی تورک چوونە سەر دەبابەی تورک یعنی چوونە سەر دەبابەی خاوەنەکەی هەولێر ئەزانی چونکە ئێستا تورکیا وەک خاوەندار لە مامەڵە لەگەڵ هەولێر دۆ کاکە فەرهاد پیرباڵ 15 ساڵ لەمە پێش وتی جەندرمەی تورک لەسەر پردی دەلار ئەتوانێت دەستبەرێ بۆ شنیێمە ئەتوانێ ئەزانی مەکارەسا ئەزانی ڕۆشن بیرێک بگاتە ئەو شێتیە ئەو پەڕی بەدبەختیە بگاتە ئەو قەناعەتەی کە ئەمە ڕۆدا زانی ئیتر چیمان بۆ مایەوە بۆیە بە باوەڕی من ئەو ناڕەزایەتێ لە هەولێریشێ لە دۆکیشێ لە شیلاتزێشێ لە ئامێدی و ئاکرێشێ لە خانەقینیشێ و لە چەمچەماڵیشێ بەڵام جۆرێک لە ئەو بارودۆخەی کە یەکێتی تایە ئەو پەیامانەی کاتی خۆی مام جەلال هەی بۆ نان و ئازادی مەسەلەن کە سەگوەڕ نووسرا خەڵکەکانی کە لە کاکە حەمەد تووڕە بوون تەمیانی کردوتی بڕۆن بە نووسین جوابی دوای خۆی پێشەکی لە بەرگی بۆ چاپی دووەمی نووسی ئەوەی کە لە کەناڵێکە وتی ئەوەی مە پارکی ئازادیەکەینەوە لە منەوە دەست پێ بکەن چیم لەسەر ئەڵێن ئەم بارودۆخە ڕەنگە جیاوازتر بێ بۆیە چونکە لەوێ ڕەنگە ئەوە نەڕەخسا بێ من یەک جار زۆر دڵم خۆش بوو بە هەنگاوێکی کاک مەسعود بەردانی یەک جار ئەو جارە زۆر دڵم مامۆستایەکی زانکۆی دۆک بە شان و باڵیاڵیدا لێی تووڕە بوو پێی من پێویستم بە ماستاو نییە ئەمەم زۆر پێخۆش بوو بەڵام دوای و مامۆستا بەدبەختە ڕۆژ نییە بە شان و باڵی بەرپرسەکان هەڵنەدرێ و کەس نییە پێ بڵێ کاکەوە چێت و من چیم خۆ من نەعوذ بالله خوا نیم پێغەمبەر نیم من هاوڵاتیەکی هەم وڵاتەم الناس والسواسية كأسنان المشهد هەموومان حەزمە کرد گفتوگۆکەمان دوور و درێژتر بێ بەڵام هەم خۆت درەنگ کەوتی کاتەکەی منیش دیاری کراوە دوا سەرنجت لێ پرسم من تەمەناکەم بەیانی لە ئیستا باشتر بێت تەمەناکەم چونکە زۆر درێنگە تا زۆر درێنگە بەعنیەمە کاکە کە ترازا هێز نییە وەکو بەنداو وایە بەنداو دەبێ کە دادناز بە هەرچی درز و منفەز و کەلەبەری هەیە جگە لە تەنفیزەکەی هەمووی ببەستی دۆخێک دروستکەی کە قەت نەتەقێ بەنداو کە تەقی ناوەستە هەموو لێ با لەگەڵ خۆیە بەنداو کە پارە و ڤێلا و تەلاری ئەمریکا و ئەوروپا دادی کەس نادا هەموو سەرکردەکانی دنیا کە بەجێی دێڵن ڤێلا و تەلارەکان بەجێ دێن ئەوە شای ئێران بۆ سەیری سەڵتەنەتەکەی شاکە سپاس بۆ بەڕێز لەتی فاتح فەرەت نووسەر و ڕۆژنامە سپاس بۆ بەڕێز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوە هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان